قەیرانی بودجە و موچە، قەیرانی هەرێم و بەغداد و هێرشی داعش و مەترسی سنوورەکان بەشێکن لەو قەیرانانەی کە ماوەی 6 مانگ زیاترە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. لە ئێستاشدا سەرەی بانزین گرفتێکی تری هاوڵاتیانە کە بۆ ماوەی چەند سەعاتێک لە سەرەدا دەبن تا دەگەنە بەردەم ئەدادەکە و تەنیا 30 لیتر وەردەگرن. ئەو بارودۆخە گەیشتە ڕادەیەک هاوڵاتیان ڕێگاکان پەک بخەن کە دوجار هەر وێزگەیەک 36,000 لیتر بانزینی پێگەیشت و دابەشی کرد. داواکاری من ئەوەیە ئەم 3 ملیۆن لیترەکە هاتووە سەر ملیۆنێک و 250,000 لیتر ئەم بلیۆن و 2250 لیترە تەقسیم کرێ بەسەر 10 بەنزیخانە کولی سیارەیەوە 30 لیترێتی بەڕاستی نابێ هەنێ بەنزیخانە هەیە ئیشارن و حەزەکەم ئەمە سەلاحەت و ڕاستیەکە من بەنزیخانە ئەزانم هەر لەگە وتیان ئەوە نەهان کەس بوو یەکسەر ئەو دایخست بۆ دایەخە خەڵک بەتەواتی ئیسعاجە بێتاقەتە خەڵک بەڕاستی زۆر بێزارە لە بەنزی وەرگتن وەرە بەنزیخانە بە بەنزیخانە ئەگەڕم کە بەنزینیە شادوێتیەوە خۆم ئەزانم لە 100% وەرەیسە کامێرەکانتان بێنە ئەگەر بەنزیخانەکە نەیشادووە و ئەگەر 2000 لیتریتیانە بوو تۆ چێڵی بە منی بڵێ جەنابی سەرۆکی حکومەت دەڵێ ئێمە پێویستمان بە کەس نەماوە هاوکاریمانکە لە هیچلایەکەوە دەوەرە ئەم قەیرانە بزانم قەیرانە چی لێەکەیتەوە. شاری سلێمانیمان کردووە بە دوو بەش. جەمان عەلی بەڕێوەبەری بەرهەمانەوتیەکانی سلێمانی ئەوەی ڕاگەیان کە چارەسەرێکی سەرەتاییان بۆ ئەم کێشەیە لەلایە کە بەم شێوەیە. لەو بڕیارانش ئەوەیە کە سەرجەم ویزگەکانی ناو شاری سلێمانیمان کردووە بە دوو بەش بەشێکیان حکومی کە خۆی لە 27 ویزگە ئەبینێتەوە بەشێکی بازرگانی ئەوانەی کە لە بنزینی حکومیان پێدا بەشەکەین 18 بەنزیخانەمان بۆ تایبەت داناوە کە ئەمە ناوەکانیانە ژاڵە پێشەوە قەیوانی دوو کازێوە دۆڵە ڕوود بینایی ئاشتی سارات شەمی ڕێزان ڕەهێڵ مژدە شاڵی سێ تاسوولجە بازیان شاوان جوانڕۆ هەڵەبجەتانجەرۆ ڕۆژهەڵات ئەمانە تایبەتن بنزینخانەی بۆ ئۆتۆمبیلی تایبەت. 4 ویزگەشمانداناوە بۆ تاکسی کە خۆی لە ویزگەکانی چوارباخ ئازادی شەن میرکۆ جاران مامۆستایان بوو ئەو 4 بنزیخانەش تایبەتە بە تەکسی بۆ حکومیش دوو ئۆتۆمبیلی حکومیش دوو ویزگەمانداناوە کە هەڵوێست و برایەتیە بۆ پاسی بنزین و گازیش دوو بنزیخانەمانداناوە دابان و ڕۆژ بۆ خوشکان واتە ژنانیش ویزیەکمانداناوە ئەوش توی مەلیک بەدەر لەمانە سەرجەم ویزگەکانی کەی ناوشار بازرگانین بە پێی ئەو ڕێنمایانی وەزارەتی سامانە سروشتەکان بۆیان داناون ئەتوانن بنزینی بازرگانی بیهێنن بیفرۆشن بە نرخی بازرگانی. بەڕێوەبەری بەرهەمانەوتیەکان ئەوەشی ڕاگەیان بەشێکی قەیرانەکە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە کە چەند جارێک بانزین وەردەگرن و دەیفرۆشنەوە یا ئەمباری دەکەن کە بەوەش قورسایی دەخاتە سەر بانزیخانەکان و سەرەکە دوور و درێژ دەکاتەوە. جەمال عەلی ئەوەشی ڕاگەیان لەم هەفتەیە بەدواوە پسوڵەی بانزین دروست دەکرێتەوە و لەوە بەدواوە ڕێگا بە فرۆشتنی بانزینی سەرشەقامەکان نادەن. قەیران لە دوای قەیران بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. هەرچەندە قەیرانی ئەم جارە شتێکی تازە نیە بەڵام هاوڵاتیانی شەکەت و ماندوو کردووە. لایەنە پەیوەنددارەکانیش لە هەوڵی چارەسەرکردندان و بەڵێنی ئەویان داوە لە هەفتەی داهاتووەوە ئەو کێشەیە چارەسەر بکەن. کارەوەش بۆتە جێی پرسیار لای هاوڵاتیان کە ئایا لە مانگی ڕەمەزاندا بەم شێوەیە بانزینیان دەستەکەوێت یاخود کێشەکەیان بە تەواوەتی چارەسەر دەبێت. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.